لە نوێترین هەنگاودا فستیڤاڵی چالاکی هونەری خوێندنگاکانی پەروەردەی کۆیە بەڕێوە دەچێت و دەبێتە هەوێنی کۆکردنەوەی ژمارەیەکی زۆر لە خوێندکاران و بەشداربووان. ئەمە دیمەنی ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە خوێندکاران و خێزانەکانیانن با دروشمی ئێوە ئایندەی گەشن چالاکێکی جیاواز ساز دەکەن. زۆر بەخێر بێن. ئەمڕۆ لە درێژەی کار و چالاشەکانمان فستیڤاڵی یەکەمی چالاشی هونەری قوتابخانەکانمان ئەنجامدا. بۆ یەکەم جارە ئەو فستیڤاڵە بکرێ لەوەتەی لە 57ەوە چالاکی قوتابخانەکان لە کۆیە هەیە، بەڵام فستیڤاڵی بۆ شێوەی نەکردی. ئەوە یەکەم فستیڤاڵەکە هەموو بەشەکان لەخۆ بگرێ، بەشی موزیک، شێوەکاری، کاری دەستی، شانۆ، هۆنراوە و پەخشان، خۆشنووسی کە هەموو بەشە هونەریەکانی تێدا بوو، هەمووی بەدەست و پەنجە ڕەنجینی خوێندکارەکان بوو کە جێگای دەستخۆشی و جێگای ئومێدن. ئێمە لە ژێر دروستمی ئێوە ئایندەی گەشن ئەو فستیڤاڵەمان ئەنجامدا. ئەمڕۆ ئێمە بەرهەمی دوو مانگ لە هەوڵ و کۆششی مامۆستایانمان چنیەوە کە لە خولی شانۆ و خەتخۆشی کردبوومانەوە. من وەک سەرپەرشتیار لەگەڵ لەو دوو گروپە لە شانۆ و لە خەتخۆشی دەستخۆشیم بۆ تەواوی بەشداربووان و مامۆستایان، مامۆستا شەماڵ و مامۆستا فەرمان. هەروەها خۆشم کە توانیمان شانۆیەکی بەپێز بۆ منداڵە چاوگەشەکانمان پێشکەش بکەین و کە پەیوەست بوو بە هامرۆڤایەتیەکان و ڕازگۆیی و فڕوفێڵ ئەو کێشانەی کە لە ناو خوێندکاراندا هەن نمایشی بکەین بۆ خوێندکارەکانمان. یەکەمین فستیڤاڵی چالاکی هونەری خوێندنگاکان دوای زیاتر لە دوو مانگ ڕاهێنان و فێرکردنی فێرخوازان لە لایەن مامۆستاکانیانەوە بەڕێوە چوو. هەر لە تەواوکردنی ڕاهێنانی خوێندکارەکان و لە کۆتا ڕۆژدا فستیڤاڵەکە بە چەند نمایشێکی جیاوازی وەک شان و میوزیک و شێوەکاری و جواننووسی کۆتاییان بەخولەکە هێنا. ئێمە وەک چالاکی هونەری قوتابخانەکان لە ساڵانە هەموو ساڵێک دەورات کرایتەوە، بەڵام ئەوسار جیاوازتر لە ساڵان لە هەر سێ باش لە هەر سێ بواردا شێوەکاری مۆسیقاشانۆ خولیەکمان کردبوو. خۆشبەختانە خوێندکارێکی زۆر بەشداریان تێدا کردبوو. ئەوڕۆ بەرهەمی ئەو دوو مانگەیە کە دەتوانین بەرهەمەکانیان پێشکەش بکەین. سڵاو، من ناوم سەنە، تەمەنم 8 ساڵە. ئەمڕۆ لە چالاکی هونەری قوتابخانەکان پێک هاتینە کە لە یەکەم فستیڤاڵەکانی چالاکی هونەری قوتابخانەکان کە مامۆستایەکان فێری کردوین کە گۆرانی برین و ئەوە پیانۆش بژێنین. ئێمە ئەو ساڵ بەشداریمان کرد لە خولی هاوینەی چالاکی قوتابخانەکاندا و توانیمان سەرکەوتوو بووین لە ئەو فستیڤاڵەدا و بەشداریمان لە فستیڤاڵێکی شانۆ کرد. شانۆکەمان باسی لەوە دەکرد کە ئێمە دەبێت هەمیشە بیر لە ئاکارەکانمان بکەینەوە، باس لە بیر لە باوەڕ بە هەر کەسێک و ناکەسێک نەکەین و بزانین باوەڕ بە چێ دەکەین و ڕەفتارمان چۆنە و لەگەڵ کێ مامەڵە دەکەین. چالەکیانە وەک هەنگاوێکی گرنگ بۆ خوێندکاران لە وەرزی هاوین و پشووی خوێندندا دەنرێت و دەرفەتێک دەدات بەو کەسانەی بەشداری لەم چالاکیانەدا دەکەن.